گرتەیەکی ڤیدیۆیی سەربازانی ئەمریکا کە پێش دەرچوونیان لە ناو فڕۆکەخانەی کابوڵی ئەفغانستان تۆمار کراوە بڵاو بۆتەوە و لە تۆڕە کۆمەڵایەتیەکان دەستا و دەستی پێدەکرێت. گرتە ڤیدیۆیەکە لە ڕێگەی کامێرای سەرکڵاوی سەربازێکی سوپای ئەمریکا بە ناوی مایکل مارکلان تۆمار کراوە. با پێی دیمەنەکانی نێوگرتە ڤیدیۆیەکە ئاڵۆزیەکی زۆر لە فڕۆکەخانەکە دەردەکەوێت کە هاوڵاتیانی ئەفغانی لە ترسی چەکدارانی تاڵیبان هەوڵ دەدەن بچنە نێو فڕۆکەخانەی حامید کارزایەوە. سەربازانی سوپای ئەمریکا بۆ ڕێگری لا چوونەناوەی هاوڵاتیان بە شێوەی هەڕەمەکی تەقە بە ئاسماندا دەکەن، لە هەندێک باریشدا ڕاستەوخۆ تەقە لە خەڵکەکە دەکەن. لە گرتەکاندا برینداربوونی کەسێکی مەدەنی بە تەقەی سەربازانی سوپای ئەمریکا دەبینرێت کە سەربازەکان بە پەیژەیەکی ئاسنین بریندارەکە دەگوازنەوە. پێشتر لە میدیاکانەوە بڵاو بوویەوە کە بەهۆی تەقەی سەربازانی سوپای ئەمریکاوە ژمارەیەک هاوڵاتی مەدەنی کوژراون. جگە لە تەقەکردن دیمەنی بەکارهێنانی گازی فرمێسکڕێژ دژی ئەفغانیەکان لە نێو فڕۆکەخانەکە دەبینرێت کە سەربازەکان زۆر توند و تیژ مامەڵە لەگەڵ هاوڵاتیانی مەدەنی دەکەن. لە ناو تەواوی گرتە ڤیدیۆیەکەدا ترس و دڵەڕاوچەی ئەفغانیەکان لە چارەنووسیان و ئەو دۆخی بەسەریان هاتووە هەستی پێدەکرێت. جیا لە بەکارهێنانی توند و تیژی دژی خەڵکانی مەدەنی لە نێوبردننی کەلوپە لە جێماوەکانی سوپا لەلایەن سەربازەکانی بەشێکی دیکەی جێگەی سەرنجی ناوگرتە ڤیدیۆیەکەیە. لە دیمەنەکاندا دەردەکەوێت چەند سەربازێک هەوڵ دەدەن ئەو کەلوپەل و پێداویستیانە کە ناتوانن لەگەڵ خۆیان بیان گوازنەوە لە ناو ببن تا نەکەوێتە بەردەست چەکدارانی تاڵیبان. ئەوەی دەردەکەوێت سەربازەکان وەک سەرگەرمیەگە و ئۆتۆمبیل و کەرەستانە لە ناو دەبن. بەو پێی سوپای ئەمریکا جوبەخانی زەبەلاحی بەچێکی پێشکەوتوو بۆ چەکدارانی تاڵیبان جێهێشتووە.